سڵاوی بێپایان ئاراستەیەوە بینەرانی کورد کەنێکشن بێت لە هەر شوێگەمەتان کردوتە میوانی ماڵەکانتان. من مەختەبەر شێروانیم و ئەس دەخلی شەمۆ هیڤین دەمە خۆش ژی بینەران ڕا دخوازم ئیرۆ ئەمێ پێکڤ وان بابەتان ببینن لە چەند دەڤەرین عێراقی و لە سووریاژی داعش بەر بە دەربان دەکەوە. کاردانەوە بە بەیعەتی بۆکۆ هەرام بە گروپی دەوڵەتی ئیسلامی یەکێک لە ئەفریقا ئەوەی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ کاریگەری دەبێت جۆمان لە ڕای چەند شارەزایەک دەبێت. ئەرێ دانوستاندنین ناڤۆکیین ئیرانی گەهان کی دەری لێجارێ ئەم بزانن لە چەند دەڤەرین دیین جیهانی چ چێ دەبێ. هەڵوێزی ئەمریکا لە کۆریای باشوور کە هەفتەی ڕابردوو بەرهێرشی چەق و کەوت بوو لە نەخۆشخانەی سێئۆل دەرچووە. سێشەممە باڵوێز مارک لپرد بە پەیامنێرانی کوت بە لەبەر چاوگرتنی هەموو شتێک زۆر بەکەیفە و چاوەڕێژ دەکات بە تەواوەتی بێتەوە سەرخۆ. لە پاش هێرشەکە لەلایەن پیاوەشی هاوسۆزی کۆریای باکوور باڵوێز لپرد 80 تەقەڵی لە لای ڕاستی دەموچاوی درابوو. یەکشەممە کاربەستانی کۆریای باشوور کوتیان بۆی هەیە هێرشبەرەکە بە فەرمی بە هەوڵدان بۆ کوشتن تاوانبار بکرێت. دێ ڕوودانیان دوو هەلیکۆپتەراندا لێ دەمی وێنەکردنا فلیمێکی لێ ئەرجەنتینێ 10 کەس هاتن کوشتن جوانە سێ وەرزشوانین نافدارن فەرەنسینە. کاربدەست دەبێژن دوو هەلیکۆپتەر بە هەفکەتن لە دەمی تۆمارکردنا فلیمێ خۆپێشاندانە ڕزگاربووین ئەوروپی بناوێ درابت. هەلیکۆپتەر لە نێزیک چیایە ئان دێست کەفتنە خوارێ هەر 10 سوارین وان تێدە مرنە سێ وەرزشوانین نافدارن فەرەنسی دناف وان دەنا. کامیلا موفات قهرمانە ئۆلمپیک یا مەلەڤانیان ئەلێکس ڤاستێنە قهرمانی ئۆلمپیکی یەن بۆکسین و هەروەسە قهرمانی جیهانی یێ قایغان فلۆرەنس ئاثۆد. 5 سوارین دی ژی ئەوژی فەرەنسی بوونە دوو فڕۆکەڤان جێ ئەرجەنتینی بوون. کۆمپانیای ئەپڵی ئەمریکایی ڕۆژی دووشەممە نوێترین داهێنانی خۆی لە جیهانی تەکنۆلۆژیادا ئاشکرا کرد. ئەویش کاتژمێری ئەپڵە کە بۆ خۆی نیمچە کۆمپیوتەرێکی بچووکە و چەندان ئەپی لەسەر کار دەکات. پێشبینی دەکرێت هەرزانترین مۆدلی بە $349 بفرۆشێت و مۆدلێکی دیکەی کە نزیکەی 19 مسقال ئاڵتون لە دروستکردنەوەی بەکارهاتووە نرخەکەی بگاتە $10,000. چاوەڕوان دەکرێت ئەم کاتژمێرەی ئەپڵ مانگی داهاتوو بکەوێتە بازاڕەوە. ئەو هێزین عێراقێ لە پارێزگەها کەرکووکی هێریشی ملیتانên دەوڵەتا ئیسلامی داعش دکن و زیانی دگەهێنین وانە. مەهەک پترە داعش ڕاستی عێریشên giran dibe ji li çendîn deverên Iraqê û li Sûriya jî û paş diçe. هێزەکانی پێشمەرگەی کوردستانی عێراق لە دوێنێ دووشەمەوە ئۆپراسیۆنێکی چرۆپڕیان لە ناوچەی کەرکووک و دەوروبەری دژ بە میلیشیەکانی گروپی دەوڵەتی ئیسلامی و یا داعش دەست پێ کردووە. بە هەزارەها هێزەکانی پێشمەرگە بە پشتیوانی تانکەکانیان کە ئاڵای کوردستانی هەڵگرتووە هەوڵ دەدەن دەست بەسەر ئەو ناوچانە بگرنەوە کە زووتر کەوت بۆ ژێر دەستی چەکدارە توندڕەوەکانی دەوڵەتی ئیسلامیەوە. چرە دووکەڵ بە ئاسمانەوە بەدی دەکرێت نیشانەی دەسڕاستی هێزەکانی پێشمەرگە لەکردنە بە ئامانجی مۆڵگەکانی داعش. هەروەها لەو دەمەی ماشێنێک دەتەقێتەوە کە هێزەکانی پێشمەرگە دەیکەنە ئامانج چووکە لەو باوڕەدا بوون کەرەسەی تەقینەوەی هەڵگرت بێت. دوای بۆمبارانکردن و شەڕەتەقەی چروپڕ هێزەکانی پێشمەرگە دەچنە ئەو شوێنانەی ئازادی دەکەن. یەکە بەیەکە باڵەخانە و ماڵەکان دەگەڕین بۆ دڵنیابوون لەوەی بە تەواوی لە چەکدارانی دەوڵەتی ئیسلامی پاک بۆتەوە. جێوتنە فڕۆکەکانی هاوپەیمان بە ڕێبەرایەتی ئەمریکا هاوکاری هێزی پێشمەرگە دەکەن لە ڕێگەی وەشاندنی گورزی ئاسمانی لە بنکە و بارەگاکانی داعش لە ناوچەکانی خۆرئاوا و باشووری کەرکووکەوە. فڕۆکەکانی هاوپەیمان لە زۆربەی شەڕەکاندا پاڵپشتی هێزی پێشمەرگەیان کردووە. پێشوەختیش بە چڕ و پڕی مۆڵگەکانی داعشیان بۆمباران و وێران کردووە. بە تایبەتی لەو شەڕانەی کە لە قۆڵەکانی شەنگاڵ و کەرکووک و تۆز خورمات و بەڕێوە چوون. جێوتنە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە 100 کیلۆمەتر چوارگۆشە لە میلیشیا توندڕەوەکانی گروپی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش لە ناوچەکانی باشووری پارێزگای کەرکووک پاکراوەتەوە و لەو پرۆسانەدا کە تاکو ئێستا لە ناوچەکە بەڕێوە دەچن زیاد لە 100 چەکداری گروپەکە کوژراون. شایان پاشا بەشی کوردی دانی ئەمریکا.
گروپی ملیتانی نایجیریا بۆکۆ حەرام بە فەرمی بەیعەتی خۆی ڕاگەاندۆ بۆ گروپی تروریستی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش. پرسیار زۆرن باشە ئەمە تا چەند مەترسیەکانی داعش لەسەر ئاستی نێودەوڵەتی زیاد دەکات. لەم راپۆرتەدا ڕای چەند شارەزایەک دەبینین. ئەگەر هەفسۆزیا بۆکۆ حەرام ji بۆ کۆمەڵا دەوڵەتا ئیسلامی داعش پرۆپاگەندە بە لێ خەتەرا وێ ڕاگەهاندنێ ستراتیژیە. لیۆکن سەرۆکێ بەشی هاوسا یە ئەفریقای لە دەنگی ئەمریکا دەخەما لێک نێزیک بوونا کۆمەڵێن تونندڕێدایە حتا ئەگەر لە دەڤەرن ژێک دوورین جیهانی بن. This is propaganda, but it is strategic. ئەمە پرۆپاگەندەیە بەڵام کارێکی استراتیژیە. هۆی ئەم ڕاگەاندنە لە ئێستادا ئەوەیەکە بۆکۆ حەرام لەلایەن هێزەکانی کامێرۆن، نایجیریا و چاد بەرەنگاری شەڕێکی سەخت دەبێت. ئەوە بۆ مانایە کە بۆکۆ حەرام پێویستی بە یارمەتی لەشکری هەیە و ئەو یارمەتیەش لەکوێوە دێت دەبێت لەلایەن گروپێکەوە بێت کە هەمان بۆچوونەکانی بۆکۆ حەرامی هەبێت کە هەڵبەت ئەویش دەوڵەتی ئیسلامی عێراق و شام ناسراو بە داعشە. That understands the philosophy of Boko Haram, and that's why it's close to ISIS. برسکین تەکەس دەکەتن کو دەبێتن جواکە نێفنەتەوەی بوی چاوی تەماشای لێک نێزیکبوون و هەفگرتنا کۆمەڵێن ڕادیکالن وەکا بۆکۆ حەرام و داعش بکن وەکا پرسەک تیرۆریستا جیهانی. These people are sharing information. ئەم دوو گروپە زانیاریەکان سەبارەت بە جوڵانەوە هاتوچۆ لەگەڵ یەکتر ئاڵوگۆڕ دەکەن. ئەوان گەنجەکان لە ڕێگای تەکنۆلۆژیاوە فێری پرۆپاگەندە دەکەن. لە بیریش نەکەین بۆکۆ حەرام خەڵک دەڕفێن و بەکاریان دێنن. بۆ نمونە ئەو کچانەی کە خوان دەتەقێنەوە ڕفێنراون و ئێمە نان ناسین چ کەسانێکن. بۆکۆ حەرام بۆ ئەو مەبەستە دەیان ڕفێنێت. تایبەتمەندین ژنێزیک بزاڤین کۆمەڵێن تونڕێین ئیسلامی دشۆپینن دەخەما هەندێ دەنا ڤان کۆمەڵا شیان هەیە ئەوروپا ژوخەڕا بکن بنگەهێ لێگەهشتنێ. داکتەر محەممەد سەلاحزادە لێڤەکۆل لێ زانکۆیە بەڕەوانیان نیشتیمانی لە فەنلاند بسکایپێ دیگەل کورد کۆنەکشندا ئاخفت. ئەوروپارە ئەو هەمی گروپێن ئیسلامی بە هەورا نێزیکایەتیە وان هەیە ژ ناو مزگەوتاندا ژ جێهێ دەرەوەی مزگەوتێدا ژ جێهێک و بناوێ ناوەندێن کولتوری ئاوا کردنە و gelek jiwan jî keşif bûne tarbetiya Almanyada nav Fransada nav vê welatê ku ez jiyan dikim mîna Fînland herî zêde yani yekemîn welatê Ewropayekî herî zêde mirov çûne nav Daişê yani ku ew hesab fikrin nêzî 20,000 îslamîstî hene ku tiştek debêr ji Ewropara dikarin transferim pare bikin dikarin hêzê xwe ji Ewropara bo her cihekî dinyaya rahat û sanahî bişînin. بۆکۆ حەرام ڕێخستیەکە لە نایجیریا سەرهەڵدا و پەیوەندی دیگەل ئەلقاعیدە و ئەشەباب یا سۆمالیا هەنا و بەڕەواندنا دەهانکچن مەسیحیین خوێندنگەها ناوێوێ دەرکەت. ئەگەر بە پراکتیک هەفگرتنا وێ کۆمەڵێ دیگەل دەوڵەتە ئیسلامی داعش لە ڕۆژهەڵاتە ناوین بزەحمەت بە لێوان باوەرن هەفپشک و ئارمانجا هەفپشک هەنە و هەمان ڕێکن گەهشتنا ئارمانجا دامەزراندنا دەوڵەتە خلافەتی هەیە. لیۆکن باوەڕ دەکەتن ڕاگەهاندنا بۆکۆ حەرام لێ دەمەکیە کو ئەو ڕووبڕووی شەڕێکی دژوار دەبە ji وڵاتên دەوروبەرین نایجیریا بە هەمان شێوەیەک و داعش تێ تەنگافکردن لە عێراقی و لە سووریا. و خۆرتên مسلمان dijûrên nivîstina xwe da radîkal dibin. Ew jî bê peywendiyên rastexwe digel kômela dewleta îslamî Daeş bi rêka internetê. خەموو نەڕەحەتی ژی پەیدا دەبن لە هەمبەرکاری کاربەدەستین حکومەتان و هەروەسا کەمپانیین ئەنتەرنێتێ ji بۆ ڕاوەستاندنا دیاردەیە ڕادیکالە بڕێکە ئەنتەرنێتێ. دەوێ راپۆرتێدا ئەمێ پێداچوونێکی بکن بسەر میدیایە civakîya Daeş. Di şeveka sariya meha Şibatê de di vîdeoyekê de diyar dike sê kiç ji Brîtanya yê du ji wan temen 15 salî ne û yek ji wan 16 salî ye li îstgeha basê sekinîne da herin tevlî dewleta Islamî bibin. Piştîreya 18 demijmêran bawer ku ew piştî çend rojan derbasî Sûriye bûn. Çi dihêle ev kiç dest ji malbata xwe berdin û tevlî dewleta Islamî bibin. Berpirsekê dijî terorîzmê ya Brîtanya serkirdeya wî dike, gazinda medya civakî dike. Guherînên li çend salên borî me dîtin ev peyamên tundin ku biriya internetê niha bû nav cihên nivîstina zarokên we dê nehinartin.
لێکۆلینەر دەبێژن ژنەکە بریتانی ئەقسە مححمود یا دەرباسی سووری بووی دا تەڤلی دەولەتە ئەسلامی ببە ئالیکاری کرد داوان سێکچان بگەهینە سووری. زانەیارێ تێرۆریزمê yê ji xwendingeha Kings li London dibêje ev rastiyeke ku bi demekî zû çêdibe li seranserî cîhanê ya dihêle kiç û xort bixwazin ku tevlî dewleta Eslamî bibin. Today, you can have a direct dialogue with the fighter. ئەڤرو تو دشەی ڕاستەوخۆ لەگەل شەروانێکێ باغ بی تو دشەی پرسیارê jiwana bikî jiyana li ser erdê çawa ye tu dişê pisyarê jiwana bikî çawa ew çûne wêrê zor caran alîkariya te dê te kirin tirsên te êne verevandin yan her astengek hebit bû çûna wêrê. Mahir dibêje ev pirs û bersiv ji dora malbatin li ser erdê tên. How did you tell your mother that you came? Tu dê çawa bêjî dayika xwe ku tu dê çiye Sûriye. Çawa li dawiyê bişey hez bi gunehê neke ku te dilê dayika xwe şikandiye. Propagandaya dewleta Eslamî piştevaniya xwe bêtir ji kiç û xortin ji wan hez dikin dibînin. We call them disseminators. Em bi belavkar dinasînin. Ev belavkarane zor giringin çunku ew li wêrê ne. û dişên hejmareka zûra zanyariyan ji çendîn jêdera kom bikin û belav bikin. Yek ji wan kesin herî propagandaya dewleta Eslamî belave dike li şarê Bangalore li Hindê dijî. Wî birêya Twitter û bi navê Shami Witness kar dikir ji bo dewleta Eslamî. Ew meha 12 hate girtin. Rêveberê Agehdarîya Niştîmaniya Amerîka James Clapper roja duşemê got ku xema wî ya mezin ew e ku radîkalên Eslamî bala xelkê li ser erda me dikşînin birêya internetê. Bi taybet Daeş fêrbaze zor bi şarezayî banga xelkê dikit û wanarek dêxit û zor şarezane di bikarînana sosyal medyada ji ber vê çendê bûme hevrîkiyeka mezin e wekû niha li Ewropa. Şrovekarê parastinê dibêje ku propagandaya radîkalan li ser internetê divê bi aynî alavên wan bêne rawistandin da ku gencên me birêya pirsin xwe li ser internetê nekevin di rastiya radîkalan de. Ravindowski, Dengê Amerîka. سپاسان دەکەین کە تا ئێستا دەگەڵماندان هاوکارم دەخیلی شەمۆ تازە لە سەردانێکی فەرمی کە ڕاست پێدرا بوو بۆ هێندێک کار لە کوردستانی عێراق کە ڕاوەتەوە دەخیل بەخێر بێ. سپاس بژیت خۆشحاڵین کە جارێکی دیکە دەکەوێت بەرنامەی خۆتە و دەخیل دەزانم ڕەوین باسیەوەی دەکرد کە سوۆسیال میدیا کۆتۆری کۆمەڵایەتی چۆن داعش بەکارهێنا بۆ ڕاشێشانی گەنجان لە نێو شووری نوستنیان بەڵام هەروەها دەزانین بەهۆی هێرشە تەروریستیەکان و دڕندانەکانی داعش بە تایبەتی گروپە تەروریستەکانیش کە بە سەدان هەزار ئەگەنەڵی میلیۆنان ئاوارەی هەرێمی کوردستانی عێراق بوونەوە بە تایبەتی لە پارێزگای دهۆک سەردانی ئەوێت کردبوو دەکرێت باس بکەی ڕەوشیان چۆن بوو. بەێ ماتەبەر سوپاس هەلبەتۆکی تەگوتی سەردانم نەوش بۆ هەندی وەز بچم پەنابەرا ببینم لێ دیسان دلی مرۆڤی نایک و پشتا هەرێمی نەشتە جەموان چکو چەند مەهند بینیم دەنگ و باسیینوان دەبیسین دەنگ و باسی نەخۆش 4-5 کەم لە دووربەرین دهۆکی هەنە دەڤەرێ یەکشوانە لە بەعادری لە زاخۆ لە شاریە لە خانکی لەوان دەڤەرا کەمپەنە ئەو کەمپ حالی خەڵکی ئەزشین بێژم گەلک نەخۆشە دوان کەمپادا چکو پەنابەریە بە هەر شێوەیەکی هەی ناوێوی پەنابەریە خۆرت بێکارن زاڕۆک لە ناف خیڤاتاندا خوێندنگەهنینە گەلک جاری هەندێک ڕەنگت خواردنی بووان پەیدانا ڕاستە برنج و نان و ڕوون ئەو هەیە بەس بۆ نمونە گەلک شوانە گۆشت دەسوان ناکەوتنیان نەشین گۆشتی بکردن ڕۆژانە ئەوجا بڕاستی حاڵێوان گەلک خراپە. ئەیباری تەندروستیان یانی دکتۆر و دەرمان وانە زانیاری دەستکەوتیان نەدەخێت ڕێخستین مرۆڤانی گەلک لێ دەرینە دکتۆرین هەرێمی گەلک ئاری کار دەکەن یانی ئەس گەلک دکتۆرا دناسم هەر جۆر دەستپی کە هەتا نەهاژی چارەسەریان نەخۆشا دکن بە خۆڕایی پارە جوانوانە ناگرن بارابتر دەرماناژی دروان دەرمان بوان تێنی گەلک شوانە بەن لە کەمپێ بەعادری بوو نمونە و ئەس بتر دچۆمەوەی درێ نزیکی ماڵ بوو نەخۆشیەکە پیستی دەرکەوت بوو زار و گەلک من پرسیار کردما ئەگەر چ ڕەنگە نەخۆشییان ڕاستی دکتۆرێکی هەواڵی من دری بگوتی چه خەتەری تێدانینە دیارە ئەنجامی کەش و هەوای دەڤەرەیە و بەهاریشی دەست پێ کرد بوو دیارە ئەو هەندێک پرسیکیش پستیوان هاتن.
باشە کاک دەخی لەوانە لە خێوەت و شتدان دەکرێت باسیەوە بکەی هێندێک جار وا بۆ خێوەتەکانیش زوو ئاوریان گرتووە مەترسیدار بوونە ژیانیان چۆنە هیچ ژیانێکی خصوصیە یان هەموو یان بۆ نمونە دەرکەس بن لە ماڵک هەموو دەنێ ژێر خێوەتەکدانە ینی چۆنە خەڵک خێمادانە وەکی گوتی لێ هەنەکەنە دەربەی خێما و ڕەوشەوان گەلێکی خراپترا دکاڤلا دەدژین لە دهۆکی هەنا لە دووروبەر هەنا لە باژێرە لە حتا لە هەندە گوندا هەنەک و خەڵکی کاڤر خانی بخۆچیکردن نەچون ناودا کاڤلن ڕەوشەوان گەلکی خراپە هاتون و چۆنەوان گەلکی بزەحمەتە وانە بەرابتر مەسرف نینە ڕاستەندە خوارن و ئەو دگاتوان لێ بێکارن مەسرفەوان کێمە ژیانەوان گەلکێ بزەحمەتە پێتیڤیاوان هەری تر متەبەرەوەکی گوتێتە ژبولی و مەسەلا گەلک شوانە گۆشت نینە ینی گۆشت زەحمەتە مریشک و گۆشت شیری زارۆکاژی گەلک پێتیڤی پێ هەبوو هەر کەسی تەپسیار کردبە دەگوت باش شیری زارۆکە بۆمە پێتیڤە دەخیل وەکو دەڵن ینی ژیانی پەنابەری هەر ناخۆشتە بەڵام ئایا خێوەتەگەیان کەمپێک لە کەمپێکی دیکە حاڵیان خۆشترە یا خۆشتر نییە چۆنە مخابن بۆ نمونە ئەگەر کەمپێ خانکی جە ڕۆژات دماهیکی کوەسل دۆکی بوومە چۆم کەمپێ خانکی من سەردان نەوێ دەرکرد حالێوان گەلک نەخۆشە ینی دەستپێکە هاتن ئەوان شنگارێ دەربازی هەرێما کوردستانی بوون لێ درێدانان ئەوجا زوو خیوەت و ئەو دارێنەوانە ئەوجا ڕاستیشی نەڕێک و پێکە ئەو کەمپە لەوان حالێوانژی نەخۆشە بارانێک بێتن خیوەت دوان دەبەن هەریدا دەمینن یعنی نەزانم مرۆڤ چ بێژە حالێوان تایبەتجی خۆرتایان تو خۆرتێکی ببینی 19 ساڵیە 20 ساڵیە دگانەیەک جیهک نینە هابتنە دەری خیوەتە ڕۆژتینە دەستێوان چاویان لە چییە کاک دەخیلیانی داخوازیان چییە چاویان لە چیە باوەرکە ئەوجی نزانن یعنی دەبێژن ڤەگەر مەبەستە هەمووانە هەر کەسیە لێ دیسان بیراوانەک و دیسان ئەرێ ئەگەر ڤەگەر نوێ خەترا داعش سەروان نەمینە دەمێ ڤەگەڕێ ئەو مەترسیەکە گەلک مەزنەش بۆ خەڵکی و پرسیارە پاراستنە هەرێما خۆ دەکەن لێ ئەگەر ئەس مڕە بێژی گەلک خۆرت ئەوێن کوشیان هەی بنەماڵمانشیان هەی دەردکەبنە ئەوروپا دەردکەبن بە هەزاران تورکیانە بە هەزاران بڕێک دانا ینی بۆ نمونە جارێک بیسی دەبێژی 150 کەس جەحێل پێک بە دەرکەتن ئەوانە بە قەچاق دەڕۆن قاچاقی دەچون و هەربەت وەکو دەبێژن مغامرێکە مەزنە و ئەو جەحێل نەدەکەن بڕێکا تورکیا لێ لەگەڵ هەندێژی هەندێک ڕێ دیارە باش بوونە وەکو بەرێ ینی ئەو سەروان نینە ڕەنگە دەربازی سندر هەندێک وڵاتە ببن چاوی خۆوان بگرن یانژی بەهشکاتی ڕفتارت گەلوانە کچکو زانن ئەو کەس ئەنجامی ڕەوشەکە گەلک نەخۆش و ناتەبیعی ڕەڤیانەوان هەورێم ئەو خۆرا دەردکەبنش بۆ ژیانەکە باشتر و ژیانەکە تەنە بگەڕێن دەخیل بەهاران زۆر خۆشە هەرێمی کوردستان هەر چارپارچەکەی وەکو دڵ نیشانەکانی بەهار هەیە بەهار بوو گیا دەرکەت بوو دنیا گەرم بوو ینی ڕاستە سپێدیان پشکە سەرما بوو لێ ژوار ڕۆژیت و ئەسلی دەریش بۆ کەمپاژ بۆ پەنابەرە خۆش بوو هەتا ڕادەیەکی لێ ترس ئەوە هاوینی سەرێوان بێ زۆر سپاسە دەکەم هاوکارم دەخیلیشەمەوە پشۆک دەدەین و دەگەڕێنەوە لاتان. یەکشەمە لە ڤیرجینیا کۆڕێک بۆ خاتوبەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێم لە ئەمریکا بەڕێوەچوو ئەو لە کۆڕەکەدا داوای یەکگرزی لە کوردەکانی دەرەوەی وڵات کرد و ئامادەبوانیش لە بڕی خۆیان داوایان کرد کە لۆبیەکی کورد لە ئەمریکا بەهێز بکرێت. پشتی 2 ساڵان ji valabûna postê nûneratiya hikûmeta Herêma Kurdistanê li Washingtona paytexta welatên êgirtiyên Amerîka hikûmeta Herêmê li dawiye biryar da xanim beyan Samî Ebdirehman wekû nûnera xwe li Washington destnîşan biket.
لە یەکەم پێنگاودا خانم بەیان هەفدیتنێک لەگەڵ ڕەڤەندا کوردی لە ویلایەتە ڤرجینیا پێک ئینا دا ji نزیک ve danûstandinan li ser çendîn babetên giring bikin. Li destpêka kombûnê xanim beyan ronî êxiste ser rewşa siyasî û aborî û hêrişa çekdarên Daişê bi ser herêma Kurdistanê ku ne bi sanahiye şer li berûkeka bi dirêjahiya 1000 kilometran bête kirin. Niha wek me got ev nêv şer e. Daeş şer ji me re çêkir. Me ev ne şerek bi merviyan çêkin. Em hazir bûn dîfaên Kurdistan bikin. Heme Kurdistan, ne xêr herêm, Kerkûk, Şingal, cihê dijî. Danûstandinên hikûmeta Herêma Kurdistanê li gel karbidestên Amerîka bû pirçekkirina rastewxû ya hêzên pêşmergên Kurdistanê berdewam e. Tewereka dî ya hevdîtinê daxwaziya yek helwîst û yekrêziya revenda Kurdî li dervey welat hate kirin serarê cudabûçûnên siyasî. Ez wiha bêhnim em xuşk û biran e, em ji yek malê ne, ev malek ne yanî ez ferqê nakim çi hizbê, genc bê, emir bê, kiç bê, Kurd bê, em ferqekê nakin, heme yek aîle ne. Heger tib Emerîkya re bipeyivî, ew nabêjin ev yeketiye û ew partiye û ew gorane ye. Amadebûyên kombûnê çendîn raw bû çûn derbareyî destûrdarê Herêma Kurdistanê, rewşa Kurdan bigiştî û karê nûneratiya hikûmeta Herêma Kurdistanê diyar kirin ku êk ji daxwazên revenda Kurdî ew bû karî bû pêkînana lûbiyeka Kurdî li Amerîka bêtekirin bû bi dezveînana piştevaniya zortir ya hikûmeta Amerîka û endamên Kongresî li demê Amerîka berew helbijartinên serokatiyê ve li sala 2016 diçin. Her wesa pirsa hijmareka xwendkarên Kurd li Amerîka hate behes kirin ku li gor programê twanasaziya hikûmeta Herêma Kurdistanê xwendkarên Kurd li Amerîka ji alîkariya diraviya hikûmeta herêmê yê bêbehr bûn ji ber qeyrana darayiya hikûmetê. کێشەمان زۆرە داخل لەسەر مەسایلی توانەسازی ئێستا نوێنەراتی ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لەو هەموو شوێیە دەبێت عیلاجێک بکرێت عیلاجەکە چۆنە چۆن نییە چاوەڕێی وەڵامی ئەوانی ببوچونا ئامادەبوویان لە نێزیکبوونا ئۆفیسا حکوومەتە هەرێما کوردستانی ژە ڕەڤەندا کوردی و یەکخستن و ڕێکخستنا کاری وێ ئەنجامên باش di xizmeta dûza gelê Kurd bi dest vebînin. بەلای من ئەو پەیوەندی کە جەنابەت باسی دەکەی زۆر گرنگە گرنگیەکەی ئەوەیە کە ئێمە وەکو کوردیش کمیونیتی لە ئەمریکا دیارە هەرکەس بە شێوی پێویستی خۆی ئێمە کار دەکەین بۆ مەسلەی کورد بەڵام تەوای ئەو کارانێکی ئێمە دەکەین چونکە هەرکەس بە شێوازی ئیندیویژوڵ یا با بڵین بە تاکە کارەکەی دەکات ڕەنگە نەگاتە شوێنی پێویستی خۆی لە ناوبەرا بیر و بوچوون و پێشنیازên daxwazên revenda Kurdî li Amerîka û sûzên encamdana karekî baştir serarayê astengên mezin Ofîsa Hikûmeta Herêma Kurdistanê li ber taqîkirneka zehmete û revenda Kurdî çavere ye. Xalid Fettah, Dengê Amerîka. Serok Barack Obama rexneyê li 47 sînatorên komarî digire ku hişdarî dane Îranê her rêkeftineka digel Serok Obama dê bi tinê heta dawiya demê serokatiya wî be li destpêka 2017. لە نامەکە بۆ تاران سەناتۆرانی کۆماری دەڵێن ئەگەر هەر جۆرە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا و 5 هێزی تری جیهان کە ئێستا گفتوگۆی لەسەر دەکرێت لەلایەن کۆنگرس پەسەند نەکرێت نابێتە شتێکی زیاتر لە ڕێکەوتنی بەڕێوەبەری نێوان بەڕێز ئۆباما و ڕێبەری باڵای دینی ئێران ئایەتوڵڵا عەلی خامنەیی. سەرۆک ئۆباما دووشەمە لە کۆشکی سپی ڕەدی نامەکەی داوە. پێم وایە ئەمە تا ڕادەیەک جێگای سەیرە ببینی هەندی ئەندامانی کۆنگرس حەز بەوە بکەن ئامانجێکی هاوبەش لەگەڵ توندڕەوان لە ئێراندا ساز بکەن ئەمە هاوبەندیەکی نەئاساییە پێم وایە ئەوەی کە ئێستا سەنجی دەخەینە سەر ئەوەیە لە ڕاستیدا ببینیت ئێمە دەتوانین بگەینە سەودایەک یاننا هەروەها کاتێ ئەوە بەدەست دەهێنین و ئەگەر ئەوە بکەین ئەوسا دەتوانین بۆ گەلی ئەمریکا ڕوونی بکەینەوە و من دڵنیام دەتوانین ئەوە جێبەجێ بکەین. وەزیری دەرەوەی ئێران محەممەد جاواز زەریف هەروەها دەم و دەست ڕەدی نامەی کۆماریەکانی داوە و گوتی هیچ بەهای یاسایی نییە. ئەمە کارێکی پرۆپاگەندەیە و هیچ ئەرزشێکی یاسایی نییە و ئەمە پێشان دەدات گروپێک چەند نەگەرانن هێشتا ڕێکەوتنێک لە کاردانیە و گروپێک دیان سەبارەت بە سروشتی قسە دەکەن بەڵام هەرجۆر کارێکی پرۆپاگەندە دەستی پێکردووە بە پێشکەشکردنی وتارەکەی نێتنیاهو لە کانگرس و ئەمە هەنگاوێکی پرۆپاگەندەی ترە جێداخە گروپێک دژ بە گەیشتن بە ڕێکەوتنامەیەکدان ئەلبەتە ئەیمە سوورین لەسەرەوەی لە ئەگەری گەیشتن بە ڕێکەوتنامەیەک دەبێت ڕێکەوتنامەیەک بێت
مافی هاوڵاتیانم بپارێزیێت و دڵنیان جوورە پێوەنەوە ڕێگایانێک هەیە بگەین بەو جوورە سەودایە. جێگری سەرۆکی ئەمریکا جۆ بایدن کە خۆی 36 ساڵ سەناتۆر بووە گوتی نامەکە هەڕەشەیە بۆ بنکۆڵکردنی توانای سەرۆکانی پاشە ڕۆژ بۆ گفتوگۆکردن لەسەر ڕێکەوتنەکانی نێونەتەوەیی و گوتیشی ئەو کارە لە ئەنستیتوی کە من ڕێزم بۆ هەیە ناوەشێتەوە. هێمن سەیدی شیکاری سیاسی لە بریتانیا لەو باوەڕەدایە ئەم نامەی سەناتۆران پروپاگەندەی ناوخۆیە و دەژڵێت نابێتە ڕێگری سەرەکی لە بەردەم شیانی ڕێکەوتن نێوان ئەمریکا و پێنجهێزی جیهان لەگەڵ ئێران. ئەو جوری کە جۆ بایدن جێگیری سەرۆکۆماری ئاماژەی پێکردووە ئەم نامەیە دەکرێت بڵێن لە مێژووی هاوشەردا بێوێنەیە، بەڵام من دەگەڵ جۆ بایدن نیم کە بە نامەیەکی پڕمەترسی ناوبردووە بۆ هۆیەی کە لە نهایەتدا ئەوە زیاتر وەکو پرۆپاگەندەیەکی ناوخۆیی دێتە بەرچاو، لە نهایەتدا قسەی سەرۆکۆمارێکە لە جیهاندا بەڕاست بێت. ڕابردوو کە سەرۆکۆر شەوانیستی کۆنگرێز ڕێکەوتنیە بڕیارێکی مێژوویدایە و لە نهایەتدا قسەی سەرۆکۆمار چۆتە سەر، بەڵام ئەو هەڵوێستەی ئەو کۆنگرسمەنانە و سەناتۆرانە بە بڕای من زیاتر بۆ ڕەزامەندی ئیسرائیلەکانە و هەروەها حولێکە بۆ گەیشتن بە دەنگێکی زیاتر بۆ هەڵبژاردننی داهاتوو، بەڵام نابێتە کۆسپێکی گرنگ و سەرەکی لەسەر ڕێگای ئەو ڕێکەوتنێکی احتمالە لە نێوان ئێران و ئەمریکا و باقی وڵاتانی زرهێزەکانی جیهان دەبێت. شانی باسا وتوێشکاران خۆیان دوامۆڵەتیان دیار کردووە تا کۆتایی مانجی 3 بگەنە ڕێکەوتن و تا کۆتایی مانجی 6 بگەنە ڕێکەوتنی یەکجاری لەسەر پرۆگرامی ناوکی ئێران. لەوان ڕۆژانژی بیرەوەریە 5 ساڵیە ڕێڤەچۆنە ژێمبۆند گەمریەیە بناوێ سەلما تزانی مەتەبەرخان ڕێڤەچۆنەکە دیرۆکیەک و ڕێبەرێ جوواکە مەدەنی مارتن لوتەر کینگ سەرکێشاوێ دەکرد بیرەوەریە 5 ساڵی ژیگەلک تایبەت بوو. بەڵێ زۆر ڕاستە شەمەی ڕابردوو سەرۆک ئۆباما لە وتارێکی گرنگدا یادی 50مین ساڵی خۆپیشاندانەکانی سەلما و مەنگامری بۆ وەدەستێنانی مافی دەنگدان بۆ ڕەشەکان کرد. سەرۆک لە وتارەکەیدا کوتی دەبێت پێکەوە کار بکەین بۆ باشترکردنی باری وڵات. سەرۆک ئۆباما 50مین ساڵیادی ڕێپیاوانەکەی سێڵما بۆ مۆنگمری لەمەڕ مافەکانی دەنگدانی گێڕا و داوای لە ئەمریکایەکان کرد پێکەوە بۆ باشکردنی وڵات کار بکەن. President Reagan signed its renewal when he was in office. ڕۆناڵد ڕێگەن کاتێک سەرۆک بوو قانونی مافی سەر لە نوێ دەنگدانەوەی واژۆ کرد. سەرۆک جۆرج دەبلیو بوشیش ئەو قانونەی مۆر کرد کاتێک لە ئافیز بوو. سەدان ئەندامی کۆنگرە ئەمڕۆ دێنە ئێرە بۆ ئەوەی ڕێز لەو کەسانە بگرن کە خوازیاری ئەو مافەن پارێزگاری لە قانونەکە بکرێ. ئەگەر ئێمە دەمانەوێت ڕێز لەو ڕۆژە بگرین با ئەو 100 ئەندامی کۆنگرە بگەڕێنەوە واشنگتۆن و 400 نوێنەری زیاتری کۆبکەنەوە پێکەوە بەڵێنی بدەنەوە قانونە بکەنە ئەرچێکی خۆیان کە ئەم ساڵ سەر لە نوێ بیگەڕێنەوە جێگای. ڕۆژی یەکشەمەی ڕابردوو بە هەزاران کەس لە شاری سێڵمای ئەمریکا گرتبوونەوە بۆ یادکردنەوەی ئەو ساڵ ڕۆژە و گوێگرتن لە وتارەکەی سەرۆک ئۆباما. میشەلی هاوسەری سەرۆک و هەردوو کچەکەی ئامادەی بۆ نەکەبوون هاوکات سەرۆکی پێشووی ئەمریکا جۆرج دەبلیو بوش و لۆرای هاوسەری ئەوانیش ئامادە بوون. جۆن لویس ئەندامی کۆنگرس ئەوەی لە ڕێپێوانە خوێناوەکەی 50 ساڵ لەمەوە بەردا بە توندی لی درابوو و بیری ئامادەبوونی گرتبوونەوەکەی هێنایەوە و گوتی وێڕای مامەڵی دڕندانە دەرهەقمان بەڵام لە هەوڵەکانمان بۆ یەکسانی مافەکانی دەنگدان پاشەکشەمان نەکرد. لە ئێمەیاندا گازی فرمێسک ڕێژیان پێدا کردین هێندێکی ئێمەیان لێرە بەلەشی خوێناوی لەسەر ئەو پردە بەجێهێش. ئەو ڕۆژەی 17 کەس لە ئێمەیان بردانە خۆشخانەی بەڵام ئێمە قەت ڕوومان لە گرژی نەکرد و نەبووینە نەیار. ئێمە هەروە باوەڕمان وا بووە کە ئاخرەکەی ڕاستی بۆ هەموو جیهان ڕوون دەبێتەوە. دووە بە دوای پێشکەشکردنی وتارەکانی بۆنەکە سەرۆک ئۆباما و ئەو خەڵکە زۆری بەشدار بوون بە سەرپردی ئێدمۆند پێتسدا ڕۆیشتن لەو شوێنی هێزەکانی پۆلیسی سوپا لە 7 مانگی 3 ساڵی 1965دا پەلاماری خۆپیشاندەرانیاندا لەو دەمەی هەوڵیاندا بۆ پشتیوانیکردن لە مافەکانی دەنگدان بۆ هەموو نەژادەکان بەڕێپێوان بە سەرپردەکەدا لە سێڵمەوە بۆ مۆنگمری بڕۆن. بە 2 هەفتە دوای ئەو ڕووداوە کە بە یەک شەمەی خوێناوی دەناسێت مارتن لوتەر کینگ ڕابەری مافەکانی سیڤیل ڕێپێوانێکی سەرکەوتوانی لە سێڵماوە بۆ مۆنگمری ئەنجامدا. خۆپیشاندانەکان یاریدە دەربوون لە دەرکردنی بڕیاری مافەکانی دەنگدان لە ساڵی 1965دا کە فەرق و جودایی لەسەر بنەمای ڕەگەز قەدەغا دەکات. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. مەتەبەرتوزانی ئەف بیرەوەریە یان ئەف ڕوودانا دیرۆکی بووە بابەتی فلیمێکی ناودار 2014 هاتە دروستکردن.
بەڵێ دەخیل زۆر ڕاستە دوای فیلمەکە خۆی لە چەند بەشانیش بۆ ئۆسکار دەستنیشان کرا بە بەڵام تەنها لە بەشی گۆرانیەکەی بوو خڵاتەکەی بردەوە و کاک دەخیلەوەی لام سرنجڕاشتێش بوو لە وتارەکەی کە جۆمان لە ڕاگرد سەرۆک قسەی کرد ئەو بوو کە ئەم وڵاتە زۆر بە پێشەوە چووە تەنانەت سەناتۆر لۆیسی ژوای کرد بەڵام ئەوەی گرنگە کە دەبی زۆر شت ماوە دەبی بکرێتن. فیلمەکەش دەست پێ کردی ینی هاتیە بەڵافکردن کاتیە سینەمی ئەم هیویدارمە وەختە بەم بکارمی فیلمی ببینین و ڕاستیژی بابەتەوەی گەلک دیرۆکیە. بەڵێ تەماشەڤالین کورت کۆنەکشن لێرە لە واشنتن دەنگی ئەمریکا بێ چەندێک دوماهیا بەرنامەی هاتا دگەینەیەک ڕۆژاهینی هەر شاد و بەخەوە بن و سڵاو وەرزێن تەڤایە ستافی کورت کۆنەکشن خدا حافظ.